سڵاوتان لێبێ بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئاوایی خۆشحاڵین لە عەڵقەیەشکە هاتنەوە خزمەتتان. خۆشەویستان لە بۆ عەڵقەی ئەوجارە ڕوومان کردتە دۆڵی ئاکۆیان بە دیاریکراوی لە گوندی ئاکۆیانی. عەڵقەی ئەمجارەی بەرنامەی ئاوایی لە گوندی ئاکۆیانین بەو هیوایان بەدڵی هەموو لایەکتان بیتن. بەبیریشان دەینەوە لە بۆ ئەوجارەش بە هەمان شێوە عەڵقەکانت کە پرسیارێکمان هەیە بەو هیوایان لە کۆمنت وەڵام بدەنەوە بێگومان خاوەنی وەڵامی ڕاست دەبێتە خاوەنی خەڵات. لەگەڵمان بن لە گوندی ئاکۆیە. قال سڵاو لێبێ. عليكم السلام. ئەحواڵت کووە؟ چاوێ منی. ئەمە ئەوڕۆ لە گوندی ئاکۆیانی. بەری. یەکەم کەسیش ئەوە هاتنێکت جەنابەت. یاخۆ بەخێر. گوتان ئەلێرە مام عەزیز کو دەرێ شارەزایشی باشی لە ئاکۆیە. سەرچاوم وڵە خۆم خەرچێرە نیمە بە سەوڕاتی مێرانە. بەسەداناتی. هەری وڵە. بەس خانی و خانی مێلێراتی مەشتیاو دەم بۆ سەزانیاتیمە. گەنا لەکنەوە نەمنیا کۆی نیمە. هەوار لێرەیە. بەری. دەرێن ئاکۆیان منطقەی ڕوانزی بەعام بەتایبەتی بابرێن ئاکۆیان هەموو لەقەبیان هەیە. بەری. یعنی ئەو جیاوازە لە منطقەکانتکە. ئەری وڵڵا ئێستانێکە هەیتێن ماری مام حاجی ئەحمەد ئەحمەد شەونەری ئەحمەد مازوو لە کەس نزانی. بەری. عەزیز مستەفا عەزیز مستو. ئەو ئیخۆت. بەری. ئەوەی باوکە بۆیانە گوتێ عازی مارێکە هەتاوان دەگوڕ عازی کارەبا کەس ناناسی هەرچەندێکە پێی نەخۆش نەبی بەرامبەرمە. حەیونەبی فات ژناش بە ژناوی ژنا جوان نەبرێم. هەر کەسە لەقەبی خۆی هەیە. خدر کە دوولەن هەبوو. عازی خدر وت نەگوت خدر کە دوولە نەیانەزانی. ڕاستە. ئەوە کو دەرێ ئەوە شتەشی گشتیە. هەر لە قەبان کەد و دویون ناوت نەگوت بە نەیانەزانی. مام عەزیز بابرێن گوندی ئاکۆیان تێک چووە لە مێژووی خۆی مەسەڵەن ساڵی 1970 5 دەستگۆی شۆڕشی ئەلول چوونە ئیرانی. نیوەن چوو نیوە لێرە ماینەوە بەس حکومەت تێکی نەدا. حکومەت پاشێن جات ئەرزاقی لەسەر تەوزیعکردن و بەس لە ساڵی 1970 لە 25 سڵتاندی. ئەو گوندەی سڵتان خەڵکەکە هەموو هەرات لە بۆ دۆلی ئاکۆیان لای بێتواتە ئەو جیانە ئەوی چۆ ئیرانی ئەوی لەوێ ماوە. ئەوە بابرێن کەس لەمە تەڕی کەس نەما ئەبەت. ئاماژت بێردا گوتت ئێرە ئەو جێ ئەمە لێنە ئەوە گومرگ بووە. ئەوە گومرجی حکومەتی بوو. ئێرە 25 شۆفەر لە شۆفەری عەسکەری هات ئەلێرە لێیدا ڕای قەنات. ئێستا ئیشکای ڕۆژانت بەچ خەریکی؟ وڵای ئەمن تەقاعودم کە مندامی سنگەرێمە بەس ئەسوڕێم و ئەگەڕم تۆمبیلیشمای ئێستا سەرین. ئێتەوە قەلب ساغ لە گەری ئاخوانە ناو سەردەمانە کردیتر ئێستاش کاتی ئەوێ کودری ئیسراحەت کرد. ئەدی ئێرە ناوچەکە مەسەڵەن باخچەی زۆرە ڕەزوشتیە چ هەیە؟ ئەمە خۆم هەندێکمی هەیە بەس ئەلحەمدولیلا ئەمە ڕزنی هەنە لە فەقیانی و لە بن مێردێنە گوندی ئاکۆیە و لە ناو چۆمی ئاکۆشن عیلوبی هەناری هێ و ترێ و خۆخەیە بەس ئەو سێ سارانە ئەو نەهامەتێ و نازانم خوالو بەجارێکی ڕاستی ڕانیتەوە بێ بارانەیەوە ئەوی دیکە شۆ ئەو سال باران باش بەخوای یەک ئەشتەبان نییە هەمووی باران هات هەموو پۆخەکەی ڕزاند. ئەگە باران نادرێن باران ئێستا ئەگە باران زۆرە ئێستا باران پار نەبوو هیشک بوو لە تێنە هەو سارەکە ئەو پۆخە دەری کردی لە بە زۆری بارانێ هیشک بوو ئەوش مرد. ئێستا چ بکەین عیلاج؟ حیلە هەر خوایە. باشە ئەوی لای خوای ئینشاءڵڵا ڕەحمەتە. لێرە زیاتر چ دەکەن وەکو بابێن میوەجات وەکو وڵڵا میوەجات وڵڵا ئێستانێکە لە بەو معاشی هەتا تەماتاش خۆ ناچینە هەموو ماریەک معاشخۆر دوو معاشخۆری هەنا ئینتیزاری معاشەکەن دێنایە ئیدیکەوە چیش ناکە. ئەوە خراپە لە بەرەوەی گوند بەوەی جوانە چێر و گۆڵچیانی هەر کەسی لۆ خۆی گەبێ بفرۆشن ئەوە زەحمەتە لۆ خواردنی خوانی هەیە. لێرە مام عەزیز کەس هەیە مەشکەی بژینیتن و بەخوای مەشکۆتی زاران نییە مەشکەی ئاسنی هەیە لە عاردێژینە ماری مام حەسەنی لێرە ساحب عەویانە لەوانەیە هەیان بی. والله ئەگە پێمان کردێت نەخ مام حەسەنی بزانم قەت لەوانەیە مەشکی ئاسنیان هەیە دوو بەرداغە دۆشمان ناداتێ بەس ئێستا مەشکە نەمایە ناوە ئەت بەخۆ سایتی بوو مەشک بەخۆ تەقاعود بووی هەموو شتەکەت ئاسان کرد. باران نەبوو ڕەز نەبوو دۆ نەبوو ئێستا وەجوودی بەقوڕێت ئێستا هەموو مارە دۆی هەیە سێریانی هەنا الحەمدوللا ئەمە سێری هەنا قەلبتان ساغ بی هەر ئاوادان بی ئینشاءڵڵا گوندەکەتان کودرێ
سیما و مەنزەرێکی جوانی ان ان شاء زۆر الله زۆر باشە دقێکە چاکنە الحمد لله تقريبا 100 قصور مارو ما قصدي إذا زيادة عشيرتك والله اما تابعي روان زينه عندك كرين عشيرتي اكوينا عندك كرين بالباسين حتى يسروني لان برسنا نقول شين تخرج شين درينا دولي اكويا عشيرتي دولة كيف يقول دولي اكويا نعم بيكات لانه قندو قروا وقروا انا فقنا سران بالميردايه اولا او دولة لو قلنا دولة بيرين دولي اكويا مام صالح السلام عليكم بخير بيوا كوي ساعتكوا تندرستكوا ولا شو ديوا ناورزي ست كي تسنك الناورزي ما كأنك جاندريو رزي ست مام صالح يتري تري يستا وقتي وقت بسيري ورزام وقت هيزنا وقت هيزنا شو خدتي شو خديوا والله سبيني شو ما هي وارد بس تعامل النخل تلفونك قلت يا ميوان نيلين قلب الصاغبيتن كوا بابن حتى اسبك هذين باسبيدتي رئيس سيارة والله بري ولا سيارة ناورزي بس بخوم في خوش لو تقريبا لو بشتيش باش عاد بخو سواري اسبي لبو كليش باشا لو انيكا كلي باشا لو بشتيش باشا بشتم لي شيء الى اسبتها اسبت كشتها والله ايش كشم دلن اسب دزبا نيسوان دامي زور كيفيتن مخفر عند زور مشار زايل السنة قلب الصاغبيتن اما بيغوش عارف كا ديمانكش زوانه ما شاء الله بخو سوار اسبي ازمان لكن لا دنك نفسي سمان لوبكي قلب الصاغبي ورسل كتب ان شاء الله باراد نقري بخير صرت تعاون مع صالح بەشێک لەو گوندانێکە بابرن سەردانی دەکەین دەبینین کەم ماوە بابرن لەسەر سروشتی خۆی وەکو خۆی مابیت وەکو جاران بەڵام ئەلێرە لە گوندی ئاکۆیان یەکێک لەو شوێنانە کە ئەو خانەیە کە لەسەر ستایلی خۆیمە هەم بابرن سەرەکەی گڵا بە بەرد و قوڕ و کاریتە دروستکرایە لێرە ژمارەیەکی زۆر بابرن باخچە هەیە بە تایبەتی باخچەی هەنار لێرە هەرچەندە بابرن وەرزی پێگەیشتن یا هەنار پایزان دەبیتن بەڵام هەمیشە ئەو شوێنانە کە باخچەی لێ و سەوزایی لێ و بابن ڕووبار و کانی لێە دیمەنێکی جوانتر هەیە لەوەی کە دیمەنی سەردەمیانە بیتن ئەلێرە ئەو خانووە وەکو ستایلی خۆی وەکو خۆی هەرماوەتەوە تا ئێستا بەکاری دێنێت مام عثمان کوێ تو والله باشم یا ڕەبی باش بی یاخۆ بخێرە سەرچاوە زۆر جار مامەعاجەکان یەختیارەکان دەڵێن کە ئەمە وچنگۆ نەبووینە ئەمە لە جاعری زۆر ماندی بووینە و ئێستاوا بە پیری هەندەی ماندی بوو ئەمە لێرە بەکەرێ چونە ئیرانێ ئەلێرە بەکەری شوێ بەکەرێ لۆ گەنمی ماشەڵڵە ئەوە چ سارێک لەبیرتە مام عوسمان پێشی ئەوە شەڕ و مەڕ نەبوون ئێزا باش چاوەشە چیلێ بۆ ئازێمەرە ڕایە گرتین هەتا مەغریبێ باش چاوەش یعنی چ بوو ئیشورتا پێیان دەگو باش چاوەش پێیانەگو باش چاوەش ڕایە گرتین هەتا مەغریب بە ئێز نەداین لە بەشی گەیشتینە عەدودی ئێچی لێ بوو ئەو ئایدی ئیرانی بوو پێیانەگو سوارەغا سواری هەسپۆچی بوو بەڕنۆ کە نازاری بێ بوو تەماعین تێکرد نۆشی بە نۆ پارە نەدەخۆڵمشی کوردوانی دەبێت ئەوی هەندێک پارێستانی ئەچین لەوێ دەرێت لەبارە ئیرانیا یا برینە ئایبنەوی ژۆرێ هەتا گەنومەنیان نۆکردن بادیان نۆ ئازە کردی نابوو بە هاتبانێ دەرێ شورتا گەڕان ئەوە بابرن چەند مانگ جارەشی دەچون ئەو سەفەرتان دەکرد بۆ خۆی تقریبی ئەچین داتینەوە ئیسراعەت نەکرد تقریبا 10 ڕۆژە 15 ڕۆژە هەنجی ئەچینەوە بابرن بەڕەت دەڕۆیشتن کۆمەڵە خەرچی منتقەی دەچونیان هەر دوو کەس و سێ کەس دەچون ناوەڵە سێ چارێک بوون یەکرا هەموو پێکوا ڕۆژدی بە چەند کەران دەچون بە هەندێکا کەرێک پێ بۆ هەندێکا دوو کەرۆ کۆی بۆ ئێسر و مێستر نەبوون ئەو زمانی یەکیان بابرێن گەرمەکەی لێبار دەکرێت ئەویت کەش خواردن و شتی خۆ لێبار دەکرد کابرا خۆی سواردە بیان ناوەڵە هیچ سواری نەبوو هەمە پێیان لە سەری هاتنەوە هەمە پێیان لە سەری ئەسوین سواری هەبوو ئەمما لە سەری هاتنوێ گەرمن لێ مام عوسمان ئێستا خەرک هەیە دەبینین ڕاضەی دەکات دەرێ ئەو ڕۆن دەکالۆریەم سوستان لەوێندەر ئەمگۆن فول ڕازی بوو خۆدا لەوێن دەرێ گەرمیان نۆک ئازرەکەین بایان نۆ ئازرەکەین لە شەوێندێ ئەنا تاتینەوە
بە چەند ڕۆژ داهاتنەوە تقریبا 4 6 پێسون ئەو هە لە ڕێ بەڕۆژ چە ناگەشتینە عەزیومەرە بەس هەتا ڕایەت ئەوان دەرا ئەسوین هیچی کێزان ڕۆژە پاشی شتینەوەی لەوێشان دەبووە ئەگەر سبەنیە زوو و بە ڕایە گیربای هەتا مەغریبێ یا ڕەبی قال بساغبی مام عوسمان ئەلێرە ئەو خانیانە ئیتو هەر مایە وچی خۆی ئەو خانیانە گڵە بابرن ئەوە کات خۆی لێرە دادەنیشتن ئەنگۆ ناوەڵە لەو بەری بگوند ئەو خانیانە چەند دەبی دروست کرا چەند ساڵ قەدیمە بە مشەڕنە بۆچی ئەو هەم دروست کرد ئەو گرا ئەوە شەگرا ئەمما ئێدا هینام ئەوە دوو ڕێزە دیمەسە کردن سەبم کرد دیوایشم هەموو باخچە و چت هەیە مام عوسمان باخچەی هەنارە هەنار بەێ یعنی وەختی هەنارم بێن و هەنارمان دەبی ئیشالدا مێ خۆشە ترشە چیا ترشە و مێ خۆشە و شێرنە و ئەمە هەوسا عەلووکە نەبوون ئالوکار نەبوو قایستی نەبوون لۆ باران لێدا تەزرە لێدا باران زۆر بوون هەموو دەکروشێ دەڕزی ماشەڵڵا چەقەلە هەمینە نینە ناوەڵا ئەمدا نەخۆ لە بمێدەم هەندم چەقەلیانات مام عوسمان ئەمە وەختی هەناری دێنەوە ئیشالله نەچین لە دەرکەی بدەین دەرکەمان لێنەکەی بری هەناری دەرەکە ماری خۆیتەوە بە قوربان دەست مازەکەم خانی قەدیم وەکو ئێستانە و بابرێن کابرا ئەگەر دوو کەس بیتن 4 ژووریە بیتن بەشی زۆری نەناوی یەکدی بوو ئەو شتانێک کە لێرە بە بەرچاو دەکرێت لەو ماڵی هەموو شتی بابرێن قەدیمە یەک لەوانە مەسەرەن ئەوە بێژینگە ئەوە سەرەندە فەرقی سەرەندی بێژین زیە سەرەند درشترە زیاتر لە بۆ نوک و پاقلەشت بەگرێت ئەوە بێژینجی هوردا ئیدی ئەو کەلوپەلانە ئەلێرە کە بەکار هاتێ لۆ نمونە ئەوە تەورە داریان پێ بڕیتەوە هەرێک لەو شتانە ئەلێرە کات خۆی خەڵک ئیشکای ڕۆژانە پێکردیە ئەوە مەسەنە فانوسۆ مەسەن کارەبا نەبوو قۆناغی یەکەم چرا بوو چراشکە بوو دواتر بوو ئەو فانوسەکە بۆ ئەو فانوسش حتمما تاڕادە کودرێت پێشکەوتن بە خۆ دیتە ئاگردان لەناومارە بوو ئەوە یەک لەو خانیانەیەکە جاران ژیان لێکرایە و لە هاوینانیش دەبایە مەسەن مشوری خۆیان بخۆن لە پایزان دار ببڕن بەو شێوەی دار ببڕن و لە بۆ سۆبەی داچکە ئەو خانیانە گڵ بوو دەبایە سۆبەیتی دابیتن ئەگەر نا بەتەمای سۆبەی عەلادینی ئەو بابەتەی ژوورەکان گەرم نەدەبوونەوە كاك عزيز السلام عليكم. عليك السلام ورحمة الله بخير من سرتاو يا خو بخير بين. ليره جماعات أمازون بيدا قلتان كاك عزي شو تعزي ولا السفر عزاتو. أنا والله نخشى لهم. خواي قولة اللي تقبلك. أجمعين يوم. سفري خيرت بإن شاء الله بوتا ما يباق بنو ولا همو قلنا عاكاني. آمين أجمعين يوم تخوال هم لا تخوش بلا ملاش قبولك. لا لو قندي. إن شاء الله لو قندي تنكسوا عزي تنكسوا. لا قندي سنة فربون بس إذا نا قندي شاري زوربون. عندك لروان عندك لقزة وعندك لهوليلة برا أبو خلقك. لأخوي بزاد بيوصل عزي سوران باجبو. تقريبا 650 نفر 600 نفر أبوين هموين. كودري بشكتان زادي كذا. هاي ولا وصل لروان بارو بشو باشو بكت أوصل أنا لأخوي بزيادة بي. ليرو لي مثلا لا توركم الله كان التلفزيون زوجي ما دوكا حاجياني أوصل كودري لا خدمة جزاري ولا بصعب كنا كي راضيبون. الأخوي بزيادة بي هموش بزيادة وبو همو يكنا خصانين وبو خو عاد أتوقف كل يوم دقر زمان في كل يوم أو بسحتي أو نبوني أو ببيع أرويشتن الآن كبرى الأمن ما قلتني لما قلناش كل يوم مكان أما ري خواردن يعني نخوش يعني فندق نخوش سؤال بدو سعد أتو مش بركته هموش نعمته ما ديبون بقر هز بقر ما يناكي ما ديبون أكبر له خوايا لبري ببير باور شكي أمن بخويك بخوات سندي ما دي بام سندي بس حد بم تقي سر من ذات لبري شكي برعيته بإيمانه بوانيا مثلا لو أوي بي لو دنيا مثلا لو أوي بي يعني لو فاري يعني إيش شيء أو إيش شيء ويروج لبين درا وزير هبو يب دولتنا زيانو دابين كربولان ديش للتلفزيون دنا عزازي خونوس راسته دنا عزازي خون لي فرقين يا شيء وزير أو شيء هجار أو شيء فقير أو شيء كم من دام ويت الدولة تشي لي هم وياك مستوى وكل رجع عشرية هم أشباش عندي لا عرفي لا ميناي هم وياك بارتك كيفني دبدا وياك بارتك ماش بي نابي بجدي نابي قص بتش اللي دي جوازي كابرا شكريكار وملكية أو إشي خواي جوري لوين درا هم وياك مستوايا خواي جوري عزيتو يهم لا قبول أجمعين أمتي محمد نخشى لنقوش بيا ربي أواني كذا سنا عزي
زۆر زار مامۆستایانی ئاینیش دەرێن کاکە دڵتان پاکەنەوە گردنی هەموو لایەکی ئازاکەن صدق ويا هاتوو ژوت کرد ئینشاءالله من لما جا وشتم كرتيا ونخشى لنقوش بي لما جا بغض وركن من كثنيا ئەوە مهم دائما شو دعاء كل قلت وقو الشيخ كان قلت اخويا شيطان وصدم دهنا ودري نيري بغض ورقي مسلمان دهنا نيري خاوين كيو بري بغض جبيسا كابلا غلطيش برام بريكا اشتكت دقرك هذا بلي خوش بلا بينا اخويا کاک عازی غەریبی شێدەکە زۆر من ولا يشك سوكن هي نايبام كنت عبد الرزاق بزوري ايوي تيجي ئەدی ئیداچی ولا مغربي هم كان بس بزوري ايوي ايش دائما انا اقول لهم اللي راقي اوكي صار تازه بتدوساري ما شاء الله والله هي ئەوە دەرێ قسەکەی دەرێ داک و باب چ منداڵێکی خۆش دەوێتن ئەوەی گچکی هەتا گەورە دەبێت ئەوەی لە سەفەر هەتا دێتەوە ئەوەی نەخۆش هەتا چاک دەبێت هذا بريق كذا دائما يجي كلو كترين المالي ولا لباش تندا من سارشتم بنزاروجي لمش عزتم يكتواف مكان لدوري بيتي همشتم ولا انا هم اشتروي خواي قور ارام يكلمو پێش عزی عمرەت کرد بووی عاد عمرم كربو عدش كشم كربو او بدل حزب لو خارج خوم كربو خوالت قبولکە دقه امتي محمدي ئەودا گوتان کات خۆی خەڵکێک هاتبوو لە عەزی یەک لەوانە مەسەڵەن پیرێژ نەشی فەقیر بوو پیرێژ نەشی ئیماندار بوو گوتی دیارە زۆر ماندی بووە ماندی زۆر گوتیان دا عاجی عاج خۆشە گوتبی ڕەبی کافڕێ پێ نەکەیت والله انا اقول كنت لبرو يختو خلشي زمانه زور مربا زور بتوانا بو بصار هبو لو قنديتو لو روان زيتوا كهاتينو عندك تازيانو داينا لروان زيغو هادبونو ما بوش سارك سورابو بطمان يعني كروبارو نانيان لو اكتي نانيان برتن بميوجو العنوني العن اخوي بزادي بي بدو ساعاتاسي بس عاتوني وشي المدينه هاتونو شاري هولير لا خويا بزادي بزور اصلا كاري كرايا خويا قالوا لي قبول كان اجمعين نقشل نقول بيدقوا متى محمدي بيتفراناي لورا ونسبه لو دعان له كردستان ومتى محمدي قلت لهم مسلمان ان شاء الله اخوي قوران باريزي لفتنا واجا دنياي كان عادي عاده اوي كل باب الحجي ديتوا دياري وهديوشت دينتن اتو تشتينا والله من اي زمزم من درماني همو دردا همو نخوشيا شفايا دق قصبه بس يبقى ايش زور ساكت كذا براسي بخوي اشتكيت كهم قال لي هيا مو هي اوي كنيا او قصبه خير بتاعتي بدستكم تكتي لبازار من كريا بدستكم لي تكتي ان شاء الله بتشفى لهم نخوش لهم دردو بلا باش ما بري هذا باب فرمو ان شاء الله خالد قبولك ان شاء الله فرمو بسم الله اما قسمك او كمان بقسمت مو خوي قورا ان شاء الله عزك اللي قبول دخلك عزي اجا في مصاصون دفرميتن اي زمزم شفايا يعني بهذا نيتك خير بخوي ان شاء الله اما ان شاء الله بنيت خير دخوينو ان شاء الله خوي قورا عزي هم انا قبول دخلك صداني مالي خويا كده خوشويستان او زارا شتشي جاوستر مالو هناينا ئێوە دەتانن لە کۆمنت وەڵام بدەنەوە ئەوەی ئەو جارە لۆمان هیناینا جاران جۆتیان پێدەکرا کەرەستەی جۆت کردبوو کاک عازی ئەگەر بێ پێش عەفوم دەکەی ئەوە کوبەکار دێتن والله ئەمە داوینە سەمی هەستی بەڵێ ئەوە ئیوانە لە ئەوەی ملی ئەزت نەخوا بەڵێ ئەوە پێ دەڵێن بنبل بەڵێ ئەوەش هەردووکن لێک داینە کاک عازی ئەدی ئەوەیان ئەوەش داوێ زۆتی پێکەین و سووکە و قوڕس نییە ئەوە سووکە ئەوەش باخچە شتی پێ دەچێت بەێ باخچە و ڕز و بە تایبەتی ڕزا پێچێنین ئەوی تەنەکەی نەگات ئەوجا خۆشەویستان ڕێک پرسیاری ئەو جارەمان دەتان لە کۆمنت وەڵام دەنەوە بێگومان خاوەنی وەڵامی ڕاست دەبێتە خاوەن خەڵات ناوی ئەو ئامێرەی چییە کە جۆتیان پێ دەکەن ئەلێرە قاز بە خێو دەکرێتن یعنی ئێستا تو گوند زۆر زیاد کژۆمان گوتیە بەوەی جوانە قازە مریشکە علە شیشە ئیدی چێرە مەڕە هەموو بابەتانەی هەبیتن لەو ماڵێ بەڵام زۆر جاریش ئەوانەی کە لە گوندا دەنشن دێن کاکە ئەوەی لە شاریە دەنجی لە تێری دێتن دەرێ دەبی هەموو شتێک هەبیتن بەخێوکردنیشی ئەستەمە ئەوە قاز و ئەوە مراوی و مریشک مەتروبەی یەکرا ئەوە زۆر جاغەدر لە دووشکە مراوەکە دەکرێتن لەبەرەوەی مراوی مەنەوانە و مریشکە مەنەوان نیە داکە لە سەعاوێ دەبیان بکاتە دادوفیخان
قازیش ئێستا دەستکاری کرا لە بەرەوەی ئێستا قازی بڵغاریە و نازم ئەڵمانیا و ئەو بابەتانە هەیە ئەگەر قازی خۆمانە وەزنی هەتا 4 کیلۆی دەڕاتە 5 کیلۆش دەڕاتن ئەوانە ئێستا مانگەشکە دوو مانگشکە گۆشتخۆرە دەبن. السلام عليكم خارماندی نبی کوی وضعت کوا احوالت کوا لوقتشی هاتین که اما پیشمان با وقتی بو کوی ساعت کوا تندرستیت کوا خیلی چی بزن برنوی بزن سال چند زده بردی تو یک زاره یعنی استا وقتی تی مرزو تدبردی تو لبزنی بله مرزو تدبردی تو استا او لو الى ابزنا معها واخيرا ماشتا ماينا قلقل وشي قلقل دايني وشي اولادي ناي قصدك هادي بزن اغنى بريوتيا والله قلنا عقر ما بي موش انا كشت بيو دنسي قرصغي زور بيواس اوابي خوري مري مثلا استفاده لي ذكرتن زوجة مثلا كارجة كان استفاده لي كان دبين اللي بورسني مو بزني استفاده شيء مو بزني لو رشماري بي قريشو استا ايش بكاردي بخوال الان كم بكاردي بيشا بكاردات بس الان كم استا ام ديتم رشمالش بقوش بندروز دخان رنگ دكانو رنگ كان بزوري بس بزوري لوي بزني درستاكري او جاتو دز ببرني وغيبكا امنش دور دقرم زام لبير ما او جا زور زار اگر يك سري ناشرين تاكر درن برتي زوجي بوا زوجي او ها لبروي تركيز دخلت صار موكل بتو نق جواني اجا لبما نخاف كودري زوي لي ندي لعلقي بيشو بسياري او ماكل قوتمان او اميري دز او خالي تسيا بيقمان والله مدرايتوا او اميري بيدرين زو اما بيدرين زو هي بيدري كلاخ او هم مري بيدا برديتوا وهم بزني بيدا برديتوا خاله بزن كاتي زياتر دي يان مر لبو مربى زعمت ترى بزن مردا بالعاردي دي بزن كودري كم مصرف ترسل عدد برديتوا او ترى او سوق ترى لبو مريض زاروي مثلا صفشتش ديالو يعني ملي ديالو جواني هو لو بزني وناخن وبزعم الرشكو اسبيش تيدا دستخان تخرج والله برنوش خيرش قولي لو مو شتي نزاتي یەک لەو شتانەیە کە جوانە لە هەر گوندەی هەبیتن ڕووبار و کانیە ئەلێرە کە بابرن بەهار پشتی دایانی بەرەو کۆتایی دەچی تا ئێستا ئەو ڕووبارە ئاوی لێە یەکشکەکە لەو شتانەیە کە لە گوند هەبووە لە جاران ئیش و کاری ڕۆژانە پێگرێت بگرە زۆر مهمیش بووە بارتەقای کودرێ تەنەتەری نیو هۆڵندی ئێستا بووە ئەو حیوانەیە کە پێی دەرن هێستر جیاوازی هێستر لەگەر بابرێن کرد بابرێن گوێ درێژ ماین و ئەسب چییە هێستر کودرێ مەتروبەیە جاروێ بابرێن داچی کەرە بابی هێسترە یان عەفو بابی ئەسپە یان بابی کەرە داچی ماینە لەو لێکدانی ئەو دووەی هێستر لەدایک دەبی لۆ هێستر زۆر بەهێزە زۆر بەقووەتە لە ئیشکردن لەبەرەوەی هێستر ڕەحمی نییە یعنی زاوزەی ناکاتن ئەوە وەی کردێ هێستر زۆر بەهێز بتن هەمیشە ئەوانەی کە ئیشان کردێ بەتابەتی جووتیان کردیا ئەوەی دایانگۆ جووتی هێستری هەبە وەکو ئەو بوو دوو تەرەتە نیو هۆڵندی ئێستا هەبی یان دوو پیکەبی مەرزی هەبی ئەوەندە بە قیمەت بووە ئەوجا ئێستا دەچینەکەنی لە نێزی کۆش
ببین ئەوانەی جیلی نوێ بە تایبەتی ئاشنان نوچکە هەیە هە نازانی با بڵێن ئەسپ و ماین و هێستری لێک ناکاتەوە. ئەوجا هەروەکو ئاماژەمە پێدا هێستر لەبەرەوەی زۆر بەقوتە ڕەحمی نییە زاوزەی ناکاتن. ئێستاش لێرە لەبەرەوەی ناوچەی شاخاویە بە تایبەتی لە بۆ جووتکردنی ناوڕەز و شت هێستر بەکاردێنین ئەو حیوانێکیشە زۆر جار مەسەڵەن کولێری ئازار دەداتن زۆر جار کەسانی خراپیش دۆڕتان دەنێکاکە وەکو هێستی چەموشە چەموش واتە جووتە و شت داوێت. لێرە هەروەکو باسمان کرد لێرە بابرێن باخچە و داری میوە ئەوشتانە زۆر یەک لەوانە ئێستا کاتی پێگەیشتنی فەریکە سێوە ئەو سێوە فەریکە سێوی پێدن لەبەرەوەی ئەو کودر ئەوها قەمان بەخۆدا ساعبەکەی لە پشتکاندرێ ئەو مەجاالێ پێدان ئەگەرنا بەبێ ئیزن هیچ شتەکی ناخۆی نانێ ناکەینەوە لە شاری زۆر منداری شاری پرتەقال و شتی دەکاتەوە ئەوی لە جاری دەستی بگەوتێ ئەوە ماروێران دەبی بەڕاستی مزرا نەک ئەو سێوەکە نەناو بەڕا دوشتی دێتەوە زۆر مزر خۆشە. مام حەسەن کوێ تۆزت کووە با پێشی بینە سە پرسیاری گوندی و سە ئاوایی پێمان برێ ئەو سار بەرهەمی هەنجی دنیاەکەت کووە والله باش نییە باش نییە ناوەڵاو سان نەبوو ئەمە لەبەر چاوێمە باش سەرمای گوڕە پاری هەندابوون هەندابوون بێ عەرد و ئەسابی دابوون زۆر پەرچیش هەموو بوونێ بەس ئەوورد بوو بەس هەوسار داخۆ بەس ئەو سەرمای هەمووی کوشت نەیکردی ئەگەنا پارە زۆر جوان و پاری هەنگ کرد بوو هەنگ کرد بێ عەرد و ئەسابی کرد بۆی بەس هەوساری کێتەکی دا و بەس ئیخڕا زۆر نییە ئی جوانە ئەوەی لەکە لە شاری دەکڕین نەناو بەڕاد خۆش نییە زۆر ناوەڵی ناو بەڕادی تامینە برا مام حەسەن دەرێن گوندی ئاکۆیان گوندی ئاکۆ ئێرە جێنە بووە پێشتری لەسەرێ بووە لۆ هاتێرەگەرمان باش هەشتایەکان لە گوندەکە لە سەرێ بووە لەو ڕاستی بووە بەرێ لە گونی سەری لە پێرێن گوندی سەرێ بەێ کەم ئەلفاڵی دەست پێ کرد حکومت هەجومی دۆرا کۆی کرد گوجیرا تقریبا 2 مانگ بۆ خەری بۆ تاگرتی ئاکوا جیرەکە ئاکوا جیرا خەڵکەکە تێنەمە هەموو هەرات دۆلای ڕانی و ئیرانی ڕۆی ئێزا حکومت هات گوندەکەی تێکدا بە شۆفەری هەموو تەقت کرد سڵتانی هەنجی تەقت کرد خەڵکەکە ڕۆی پاشنجە بۆ خەڵکە هاتۆ ئەوزاری هاتو سە زادانە عادی کڕین نەچوو گوندی سەری عنی مەزارت نابوو نەدەزانی چێن دەرێت و چێن دەری ئێتونیە بەناکە هەموو تێکرد بوو لە گوندی ئەلێ دووبارە ئەلێرە بنیان لێرە ئەوزارن ئاردەکە لێرە کڕین خانە لێرە کردن سە زادەی گوندەکە کەتە ئێرانە ئێستا سە زادی پێێن ئێرە گوندی گوسەرش ئێرە لە سەرەیە کودری ئاساواری گوندەکەی مایە ئەما بەرێ ئاساری گوندیا ئەوە لەو هەلێرە گوند بوولەکەن ئەو دارانە بوو هەتا تۆزا گەری هەموو گوند بوو تقریبا دەوری 300 مارەشی دات ئەو کاتی ئەو کاتی 300 مار بوو ئەرە وەڵاو کاتی 300 مار دات ئێستا چەند ماڵ دەبیتن والله ئێرش تقریبا 100 قسوور مارە 100 120 مارەکە بی هەتا بەس ئێستا لێرە هەتا بێری ڕۆیە وەلا لەوانی 200 ماری شەبی ئەگەر زانیاریت هەبیتن لۆ پێدرن ئاکۆیە والله هیچ من حەل زمانی خوب لێرە بەوەلە بوومە حەزانیتم ئاکۆوە دۆراکو کە گوتان دۆراکو بووە ئیدە نزانم ئەو لەسەر هاتیە باشە ئێکە بەلاوی ئاکۆ بووە ناوی لێنە دۆراکۆ
يعني نزالم والله هي لو نزالم دخوا ما مثلا عادة أو منطقة مثلا دوري آكوان ودوري خوشناوتي منطقة شاي بقشتي بري دزيقة بابلن لحيوان وتشير وشتانا هميشه باخصة ورزان هي والله يا رزق شيء أنا ده بين من راس كما والله خلق استنبلت وين هذا أتبغوت هيتت هاي تبري زورك يم والله دخي روجك ودانك زوج يا روج ما دام بين دانك يعني روجك ودانك زود بابلن يعني دودون سيدون بري دودون اه تيا تريا والله تريا بس تريا تريا رجميل تيا والله يدومي ميت انا فرش ميلي صف دوميو يدهم رشاري والله تري رجميلي دنشي جورترا زور جوانا قوري بري ورشترا بري لوش بيدن الرجميلي رشميلي يعني قورا كاتي خوي او تري تايبت بو ميل دي خوار لو بي عندك رجميلي لو ميلي انا باش ميلي أوه. عندنا رشميلي انا والله تعبير كم تاخو بري انا ولا تو اذا بي عندك رجميلي استاش او تري كدنشي جورو رجمي بيدن رجميلي رشميلي بري تري كتسي تيا والله توريا بسيرانية همو تيا خوشناوية اوان همو تيدا بختي ما وقت شهاتين بس هنجي الدنيا تيري يستري توري هي سبي بارتي بدي شندا درجة دريجة او 100 وتليل انا بس توري بيرين توري سبي دتش هندي درجة اقاو كاتبينه ولا لا خدمتهم فرمان لي دك يعني والله لا بيراود السايخ وداني معك ما خير تساو سر صاغ بيت ان شاء الله بركه دار دبي خوي جولا هم قندكتان هم باخسكتان هم مالكتان بر بركتان انا شكرتي والله تسيرو مير هنا كم عيوني بهم سميق العيون لينا كاك رزقاني هي كاك اراجي هي ما مع سنيه او سيماراني ايش كش ديك خركد ببتي يدي تسيرو ساري يعني هيك لو انا شاش افسير هبن بس هي دوي هنا هي سي هنا هي دي هنا هي بازي هنا اتو هات تصير هاي تمبري هاي والله ما ابلا كويتو سرتا من بخير بين سرتاوا زور بخير بين سرتاوا كاكاوا او هاوكارش باش كردين قلت علي لا دو كسي قصه خوش لي يعني بتمام بيتن بخير بين ما شاء الله علي ديال كسي بتمام كما قلت امام عبد الله ايت كتشبو امام امام رسول الرسول اغو الرسول اغو فقير كا لا لا صار بلا جويسا بس اتشو ده بتمني بيردنا كان لي استاذ ولا ما كي بشر لو شيست عفتاي روي هاد بقات عفتاي تو قولوا لي داك تليجي يا اخو تمام دريج ان شاء الله نستعرض سرتاوا اخوي لا اكو يام بتخرج تسلك والله حتى موظف بو دوايش تقاعد بو خالنيش بو الان ما تسبكم زول دا عازي مثلا قليل كان بيرجنا مثلا كان درن بياوش تقاعد بلا ما بي دمو قال زول دبي لا دبي حتى دبي راتو شيبكي حتى راخني ختاتوني فرمان بربوي بري داري كربو كاربايبو تقاعد بي بري اليرا لا اكويان بابرن كاني وكاري تشيلي ذات ما كارزك ما نديت بان الربار بري دار سربتاوي اكوا بخوزاني مثلا ايه مو كلا بيواز اكلا ماش بيواز او بري ما شو بيواس علي بخوز استا ناكرتي لا والله بخوز لو ناكر خركه طاقتني انا اونيا نبو براسي صار بهم الان برو يقدوز نمال تومي اكو او مو بنجوز فيلانا حقيقة زمان جوز لي زور دكرا نانا جوز حب خوي ليبون لزماني خول خو بدوري من نبويني اوشتا بس الان كتوبيتي ماينا كم هموش يقول لتينا بخوزاني مثلا ايش كساري صار مثلا الان داري تي نيويش بخو عندك باوانا نماينا الان ليرا ما ابلا لبود دستانان سبكاردين سو بدار بكاردين بخوي اري ولا عندك هاي وهنا كان نيو زي وانا لنا اقرب فيك انك درنا مار بيز ولا بدا ولا قوريني بس اذا كان كبري ونري مثلا داري شبه زعمت راسنا لما عندك انسانتي مثلا تراش كنت كداري لا او ظلم لجنجي دك لو تيا جواني دك خو تياي ما قالك زوره مرعاش زورني ما تقيم ورثه دورتان تيا هموتيا على سبيتشي بقرا ومرعاه مي تيتو هنديني تيتو استوتو استاني لستاني تيتو غريسرا برتو قريب من تيتو ايرانا وزيرنا كرك استو زاجدي محتاج كرش ما ابلا لا زوربي او منطقه مثلا منطقه تيا وشاخن تياكي مثلا باون باس كدنا كسو باون خوتي ليرا
پاوانیان لە بۆ هەم کەسی احتیاجیان مەرعات جوایزە و پاوانی جوایزن پاوان نیە لەو مەسەلەی هەندێک بری پاوان بکرێ لێ نەگەڕن ئەم بچمێ یعنی دیبچێتێ لە هەموو خەرچبوونی وشێک لۆ خەرچبوون هەمێ وشێک سنووریشن نەبووە نەدەگە فەقییانە نەدەگە برمێدی ئەمە سنووری نییە برمێد و فەقییان چونکی ئێک گون بووینەوە زمانی خۆ ساڵانە لێرە بەفر کو دەکەی بەخوای ئەکەوی بەس ێزە چەند ساریشە مەسەلەن بەخۆزانی جەو گۆڕا بوو ڕاستە تێگەی ئاو نەما بوو شت نەما بوو هەرەندە ئاوە ما بوو لە کاوازانی کە دوو سار و میرا بوو ئاو هەندە نەبوو ئەو سار ڕامەتش باشتێ الحەمدولله شکر ئەو سارەکە زۆر چاق دەی قەلبی ساغبی سەلامەت بێ بەخێر دانیشی ئەمە خۆشحاڵین بەخێر بەسەر نیوڕۆلێک نەمە بن ڕەبی ئاوادان بیمار لۆ برالا هەموو شتەکەی بەس خەمن نەبی شڵ الحەمدولله خۆ بەدای خێر بێ سەر چاوێ چاوت خۆش بی هەر خزمەتێکی هەوبی بێ دۆڵی ئاکویانێک لەو جیانێک کە زۆر زۆر خۆشە ئەو حوزەیان دروستکە دەرێ بۆ مەلەی ئەمەش ماندی بوون دوای بەرنامەی بڕیارمدا کودرە خۆ بە ئاوادادم منەوانیش نمە با ئەوچێوەتی خوار نەچێشم مامۆستا مای کێرا واواتی نەزار بڵەکەم ماوەنگ دڕازانەوە واواتی نەزار بڵەکەم ماوەنگ دڕازانەوە ریزیڵ پرچەمان سازە دەستخەیتە دەستمانەوە دەستخەرە ناو دەستی خۆم بەچۆ لای بێگانەوە دەستخەرە ناو دەستی خۆم بەچۆ لای بێگانەوە دەستاندا قسەم پێ ناکرێ دەستاندا بەڕاستی ساردا یەکسەر کێچی ئامادەی دۆستە خۆشەویستانی بەرنامەی ئاوایی ئەوەی لە عەڵقەی ئەوجارە بینەر بوون کە سەردانی دۆڵی ئاکۆیانمان کرد بوو و بە دیاریکراوی لە گوندی ئاکۆیان میوان بوون هەوڵماندا دیمەنە جوانەکانی گوندی ئاکۆیان لەبووی ئەوەی خۆشەویست بگوازینەوە لێرە لەگەر دەنجی تافگە و ئەو ئاوا جوانەی کۆتایی بە عەڵقەی ئەمجارە دەین بە هیوام هەروەکو عەڵقەکانی ڕابردوو لەبیر نەکەن کۆمنت لە بۆ پرسیاری ئەو جارەش بکەن بێگومان ئەو کەسەی دەگەوتە خاوەنی وەڵامی ڕاست دەبێتە خاوەنی خەڵات عەڵقەی ئەمجارە بە کۆتا هات تا ئەوەیشتر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ ریزیڵ پرچەمان سازە دەستخەیتە دەستمانەوە دەستخەرە ناو دەستی خۆم بەچۆ لای بێگانەوە دەستخەرە ناو دەستی خۆم بەچۆ لای بێگانەوە